ساڵۆنی شەقامی جمهوری یەکێکی دیکە لە دەستکەوتەکانی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتە ڕیزی دامەزراوەکانی دیکە لە چوارچێوەی دەستگای میدیایی کەرکووک. وەک ڕێزێک بۆ یادی 38 ساڵەی شەهیدان مامەڕیشە و سەردار و موحسین مەراسیمی کردنەوەی ساڵۆنەکە لە هەمان ڕۆژ لە سەردەستی خاتوو نیشتیمان هاوسەری شەهید مامەڕیشە کرایەوە. هەروە لە مەراسیمی کردنەوەکەیدا ژمارەیەک لێپرسراوی باڵای یەکێتی و ژمارەیەک نووسەر و ئەدیب و ڕۆشنبیر و میدیاکار ئامادەی بوون. شەقامی جمهوری چ شەقامێکە ڕۆژگارێک کە ئەو شەقامە دوو کتێبخانەی تا بووە کاتی خۆیوانە و ئەو سەردەمەی کە ئەم شەقامی جمهوریان بگەڕێنەوە بۆ مێژووی شاری کەرکووک یەکێکە لە شەقامە دێرینەکان و کۆنەکانی شاری کەرکووک کە کەرکووک بەوە ناسراوە و هەمووشمان شانازیەکەین کەرکووک و کەرکووچەکان لە هەموو شتێک لە پێشەوە لە ڕووی ڕۆشنبیرە لە ڕووی ئازایەتی لە ڕووی قوربانیدان. ئەمەشاید من خەباتەکەم من شەیدم بۆ کەرکووک کەرکووکیەکان بۆ هەموو کورد بۆ گەلی کورد دەیکەم ئەمە داهات و شەی دەبێ جا من شەیدم بۆ بنەوەکانمان بۆ کەرکووکیەکان بۆ کوردەکان مامچە خۆ زۆر حەزی لە کەرکووک بوو گەهاتمانە کەرکووکمانزی زۆر خۆشگەرەکە خۆم دڵخۆشم تێم بەگەر زۆر دڵخۆشم تێشم بۆ کەرکووک. لێپرساوی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بۆ کردیانەوێت لە ڕێگەی ئەم ساڵۆنەوە خزمەتی تەواوی کای ئەدەبی و ڕۆشنبیرەکان بکەن بێ جیاوازی. ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژنامەنووسان کردنەوەی ساڵۆنەکە بە گرنگ وەسف دەکەن. ڕەنگە تایبەندەکەی ئەو بێ ئێمە دەمانوێت لێرە دەرفەتێک بێ بۆ باسکردنی کۆمەڵێک چەمک کۆمەڵێک مەفاهیم کۆمەڵێک بزوتنەوەی ڕۆشنبیری کە لە شارەکە لە جوولەدایە و هەروەها دەرفەتێکش بێ بۆ ناساندنی بەرهەمی نووسەران و ڕووناکبیرانی شاری کەرکووک. شەقامی جمهوری لە کەرکووک شەقامێکی مێژوویە بە نسبەت کوردەوە زۆر گرنگە لەبەر ئەوەی هەچی نووسەر و ڕۆشنبیر و هونەرمەندانی کوردە بوو لەو شەقامە کۆبوونەوە. شێرکۆ بێکە زاجار عەدلەتی فەڵمەتاتوە سەلمان فایق کاکەی مامۆستا فەهمی کاکەی دکتۆر فازڵ جاف ئەمە لە شانۆکاران با بڵێن لە هونەرمەند لە نووسەران هەر هەموویان لێوە کۆبوونەوە ینی بەڕاستی گرنگی ئەو شەقامە بۆ کەرکووکیەکان زۆر گرنگ مێژوویە و ئەم ساڵۆنش کە کراوەتەوە بە ناوی شەقامەوە ئەمەش هەنگاوێکی زۆر باشە. لە پاڵ ساڵۆنی کوردستانی نوێ لە سلەیمانی و ساڵۆنی لاپەڕەنووی هەولێر مەکتەبی ڕاگەیاندن ساڵۆنی شەقامی جمهوریشی لە کەرکووک وەک دەستە خوشکیان لە دەستگای میدیایی کەرکووک کردەوە بۆ لەمە دوا دەبێتە شوێنێک بۆ کۆکردنەوەی دەنگ و ڕەنگ و قەڵەمە جیاوازەکان و بەرامەکانیان بڵاو دەکرێنەوە و گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. زانانە باز کەناڵی ئاسمانی کەرکووک.